باش لە دیدارێکی تایبەت لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستین لەم دیدارە لەسەر یەکێک لە سێکتەرە گرنگەکان قسە ئەەکەین ئەویش سێکتەری کشت و کاڵە. بابزانین لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ئەو سێکتەرە تا چەند گرنگی پێدراوە دوای کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سۆران و دەست بە وقتی بۆمان باسکەیت چ پلانێکت داناوە بۆ کردی کشت و کاڵ لە سنووری ئیدارەی سۆران. لە پێشەچی سوپاسی جەنابتانەکەین سوپاسی ئەو هەلوو دەرفەتە ئەەکەین کە بتوانین هەم بینێران هەم زاری کرمانجی هەم مؤسساتی ئەعلامی پەیوی خۆم و پەیوی بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ و ئەو پلان و ئەو دیدگای خۆمان کە هەمانە بۆ بەڕێوەبردن و بۆ بەرەو پێشخستنی سێکتەری کشت و کاڵ ئاماژەی پێ بدەن. هەڵبەتە سێکتەری کشت و کاڵ سێکتەرێکی گرنگی کۆمەڵگایە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو کابینەیەدا جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسوور بارزانی زۆر بە ئیحتیمامەوە بایەخێکی تەواوی بۆم سێکتەرە داوە وەکو بەردی بناغا بۆ کۆڵەی بەردی بناغا بۆ ئابووری وڵات بۆ وەکو داهاتی تاکە کەس وەکو ئاسایشی نیشتیمانی کۆمەڵی بابەتێک کە ئەمڕۆ بابەتی سەردەمیانن. بە حەقەت پێشەوەی باس لە سێکتەری کشت و کاڵ بکەین دەبێ ئێمە خوێندنەوەمان ئاگاداریمان لە کۆمەڵە چەمکێک هەبێ بە تایبەتی ئەو چەمکانێک کە ئێستا لە دنیای سەردەمدا چەمکی نوێن چەمکی سەردەمیانن هەم پێویستە لە کوردستان هەم لە عێراق هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگاداریان بین. لەوانە بابەتی بایۆدایڤەرسیتی کە جۆرە زۆری ژینگە جۆرە زۆری لە ژینگەی بەتایبەتی ئیکۆسیستەمەکان کە پێویستە بایەخیان پێبژێ بە تایبەتی ئەو مەسەلەیە کە ئێستا لە وڵاتانی جیهاندا لە کۆی 8 ملیۆن ئیکۆسیستەم 1 ملیۆنیان کاریگەری یاخود مەترسی لە ناوچوونیان هەیە. بابەتیشی تریشیان پێشەوەی دیسان بێمە ناو بابەتی مەسەلەی کشت و کاڵ مەسەلەی کەش و هەوایە کلایمەت چێنج کە بابەتی گۆڕانی ئاو هەوایە کە تاسیرێکی زۆری لەسەر کشت و کاڵی جیهان و لەسەر گۆی زەوی و لەسەر هەموو بابەتەکان کردووە. بە حەقەت ئەو بابەتانە بابەتی هەنووکەین پێویستە ئینسان پێشەوەی بێتە ناو وردەکاری ژیانی کۆمەڵگای کوردەواری بە تایبەتی لە چوارچێوەی سنووری حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئینسان ئاگاداری ئەو چەمکە و ئەو کێشە گرنگانەی دنیای سەردەم بێت. بەنسبەت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە بەڕێوەبەرایەتێکی نوێیە هەڵبەتە ئێمە لە قۆناغی لەدایکبوونین ئێمە پایەکانمان داناوە نەخشە ڕێگایەکی باشمان هەیە ڕوئیایەک و سیاسەتێکی استراتیجی باشمان هەیە بۆ ئەوەی بتوانین هەم لەگەڵ بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەمیش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ سوود لە ئیمکانیاتی ئیکۆلۆژی و لە خاک و لە ئاو هەوا و لەو بابەتانە ببینین کە ئێستا بە تایبەتی فەرەهامن و لە دەستیان نەدەین. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران قۆناغی یەکەم دراسەتی شیکاری بە شێوەیەکی گشتی سنوورەکەمانەکەین ئەوەی کە لە چوارچێوەی دەسەڵاتی ئێمەدا بێ پاشەوەی کە شیکارمان کرد هەڵبەتە پشکنینێکی بۆ ئەەکەین پشکنینی ئاستەنگەکانەکەین ئاستەنگەکان چینە کە دێنە بەردەم ئیشەکانمان لەو مەزالەدا پاشەوەی کە ئاستەنگەکان و شیکارێکی باشمان کرد ئەو کاتی دێین ئیش لەسەر ئەوەکەین لەگەڵ مؤسساتی معنی مؤسساتی کە پەیوەنددارن لەگەڵ ئێمە لەگەڵ ڕێکخاوەکانی نێودەوڵەتی لەگەڵ ژینگە پارێزان مؤسساتی ژینگەیی کار ئەەکەین بۆ ئەوەی بتوانین نەخشە ڕێگایەک دابنێن. هەڵبەتیشە ئەو بابەتانە بە شێوەیەکی گشتی هەمویان لە پێناو ئەوەیە کۆمەڵە هەدەفێکمان هەیە کۆمەڵە ئامانجێکمان هەیە ئامانجەکان چین؟ ئامانجەکانەوەی کشت و کاڵ ئاسایشی نیشتیمانیە کشت و کاڵ وەکو سەرچاوەیەکی داهاتی تاکە کەس ئێحتیمامی پێ بدەین. بە تایبەتی پاشەوەی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بینیومان لە ساڵانی ڕابردوو کوردستان تووشی کۆمەڵێک ئاستەنگ بۆیەوە بە تایبەتی کاتێک بمانەوێت کشت و کاڵ وەکو ئاسایشی نیشتیمانی سیر بکەین ئەبینین خەڵکانێک
کە ناحەزی ئەزمموی گەلی کوردستانن ئەیانەوێ کوردستان لە هەر چوارلاوە دەور بدەن و ئەیانەوێ احتیوای بکەن بۆیە ئێمە کاتێک پایەکانمان و پایەکانی ئەو حکوومەتە پایەکانی ئەو مؤسساتی دەوڵەت بەهێز بکەین ئەو کاتی لەوانەیە بتوانین بە ئاسانتر ڕوبەڕووی هەموو کێشەکان و هەموو ئەو مەترسیانە ببینەوە. زاتەبان خاڵەکان ئەوانەی کە ئێستا زۆر پێویستە بە تایبەتی لە کاتی ئێستادا زۆر ئیشی لەسەر بکرێت و لە وەکو بەڕێوایەتی گشتی کشتتوکاڵ لە ئیدارەی سەربەخۆسۆران ئەوەیە کە ئێمە کشتتوکاڵ وەکو ئاسایشی نیشتیمانی تێبگەین وەکو اقتصاد تێبگەین وەکو ئابووری وڵات وەکو ژێرخانی ئابووری وڵات سەیری بکەین کە وڵات کە حکوومەت پایشی بەهێزی هەیە و هیچ کاتێک مەترسی لەسەر ئەوەی هیچ کاتێک مەترسی نەبێ بۆ ئەوەی بیل لەوەی بکەینەوە کە وڵاتانی دەور و پەش احتیوامانەکەن و سنوورەکانمان بەسەردا کاکەمەڕ ئەمە ڕەنگ بێ دیدگا و تێڕوانینی بەرەستا هەندێکی کورتخایەنە و هەندێکی درێژخایەنە بۆ خۆشت خەڵکی ناوچەیەکی ڕەنگ بێ زۆربەی کاری کشت و کاڵی و باغداری و بەروبوومی جوتیاران لەوێ بوونی هەیە و ڕەنگ بێ ئەکرێ گلەی و گازاندە و دەستخۆشیەکانی ئەوانیشت ڕەچاو کردبێ لە هەندێشتا کردی کشت و کاڵ لە ئیدارەی سۆران ئەتوانین چۆن بچدە قۆناغێکی تازەوە وای لێبێ کە هەم ئاسایشی خۆراک پارێزراو بێ هەم پێویستیمان بە بەروبوومی ناوخۆی هەبێ بۆ بازارەکانەوە بە بازاڕیش بکرێ. طبعاً ئەو شتانێک کە باسمان کرد خاڵەکان هەموو بەیەکەوە گرەی داون یعنی ناکرێت و بابەتێک بکەیت و بابەتێکیش فەرامۆش بکەیت. ئێمە پاش ئەوەی کە دیڕاسەتی بابەتەکانمان کرد و پاشەوەی شکاری و بارودۆخی گشتیمان کرد ئەو کاتی دێن ئێتیمان بەچی ئەدەین ئێتیمان بەو بەروبوومانە ئەدەین کە خاچی ئێمە وڵاتی ئێمە لە ئاوهەوای ئێمەدا توانای گەشەکردنیان هەیە هەم لە ڕووی زووری و کەمیەوە ینی لە کەمیەوە هەمیش لە ڕووی کوالیتیەوە ینی ئەو بابەتە ئێتیمامێکی زۆری پێ ئەدەین بۆ ئەوەی بتوانین ئێمە بەروبوومی ناوەخۆ بە شێوەیەک لە شێوەکان بڕاندمان هەبی بتوانین بە بازاری بکەین کاتێک بۆ نمونە ئێمە لە ئاستەنگێکی خراپی بارودۆخی ناوەخۆ داین و بەروبوومی ناوەخۆمان زۆر کزا ئەو کاتی ئێمە ئەتوانین بە شێوەیەکی وا کار بکەین کە بتوانین یارمەتی جوتیارەکان بدەین سەپۆرتیان بکەین لە پرۆژەی بچووک لە پرۆژەی وەکۆڵی دەستگرتن لە ڕووی داراییەوە لە ڕووی ئامێری کشت و کاڵیەوە لە ڕووی دابینکردنی بەرهەمەکانی پرۆژەکانی ئاودێریەوە بەو شێوەیە ئەتوانین وا لە کەرتی کشت و کاڵ بکە تا ڕادەیەکی باش گەشە بکات و بەرەو پێشەوە بچیت ئەو کاتی ئەتوانین هەڵبەتە لەگەڵ سیاسەتی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێم و دەواازە نێودەوڵەتەکانی خۆمانەوە توانین بە هەماهەنگی تەنسیق بکەین کە وای لێ بکەین کە کێشەی بازاریکردنی بەروبوومی خۆمان نەبێ کاتێک هەماهەنگی هەبێ لە چ کاتێکا پێویستە ئێمە سانسۆر و بازی زیاتر بخەینە سەر مەسەلەی بەروبوومە دەرەکیەکان پێویستە بۆ نمونە بۆ ئەوەی بەروبوومی ناوەخۆ گەشە بکاتوە لە چ کاتێکشا پێویست نییە و بەروبوومی ناوەخۆ بارتەقای یاخود تێکڕای ئەو بەروبوومەی کە هەیە ناگاتە ئاستی پێویست و بەشی پێداویستەکان ناکات بزانین لێکیان دەکەین. وەکو زەوی لە سنووری ئیدارەی سۆران زەوی لەبار هەیە بۆ کاری کشت و کاڵیان ئەو زەویانە پرۆژە و بابەتی بازرگانیان لەسەر دروستکراوە تا چەندیش ڕێگری ئەکەنەوەی کە زێدەڕۆی نەکرێتە سەر مڵکی ئەوەی کەت پەیوەست بێ بە کاری کشت و کاڵی. ئەو بابەتە دیسانەکە هەر وەکو خاڵەکانی تر بە هەماهەنگی دەبی لەگەڵ مؤسساتی تری ناوچەکە کاریان لەسەر بکرێت بە لەگەڵ بە هەماهەنگی لەگە شارەوانی لەگەڵ بەڕێوەتی تاپۆ لەگەڵ قایم قامێتەکان لەگەڵ هەتا مختاری گوندەکان ئێمە بەڕاستی کۆمەڵە بارودۆخێکی تایبەتمان هەبوو تەجاوز کرایە و فراوان بوونی شار بەبێ نەخشە و بە هۆی بارودۆخی سیاسی و ئەو بارودۆخانەکە ئێمە ئەیان زانین چینە و هاتوونە پێشێ شار بە شێوێکی زۆر ناڕێک فراوان بوو ئێستا هەوڵ ئەدەین ئێمە
بە تەنسیق لەگەڵ ئەو لایەنانە لەگەڵ بڵاوکردنەوەی وشیاری تایبەت بە کەرت و کشت و کاڵی و ئەهەمیەتی کشت و کاڵ و بایەغدان بە کشت و کاڵ خەڵک ئاگای لە مەسەلەی کشت و کاڵ بێ هەمیش دوایە کشت و کاڵ وەکو لایەنێکی تەندروستی تەماشە بکرێت و سەوزایی و پاراستن و دیمەنە جوانەکانی سەوزایی لە ناو شاردا ئەوەیان خاڵێک کە دەبێ ڕەچاو بکرێ ناکرێ ئێمە بە درێژایی ساڵانی داهات و هەر خەریکی بنیاتنانی بینایە و وەکوڵی زادە و بان بین بەبێ ئەوەی احتیمامێک بە سەوزایی نەدەین و هەموو پرۆژەکە کشت و کاڵیەکان لە ناوبین هەڵبەتە ئەوە ئیشی لەسەر دەکرێت و بەجددی هەوڵ ئەدەین لەگەڵ لایەنەکان ینی لەو بابەتەوە درێغی ناکەین. ئەو پرسیارانم بە کورتی وەڵام دەیتەوە گرفتی میلاکاتتان هەیەوەکو بەڕێوەبەرایەتی گشتی؟ ئێمە لێرە گرفتی میلاکاتمان نییە تەنها یەک گرفتمان هەیە گرفتی نەبوونی شوێنمان هەیە بۆ ئەو میلاکەی کە هەمانە بۆ ئەوەی ئەو کارمەندەی کە هەمانە بتوانین ئەکتیوی بکەین و چاڵاکانی ئیشی خۆیان بکەن بەداخەوە کە لەو ماوەی کە ئێستا من دەست بەکار بوومە هەوڵم داوە کە ئەو بابەتە بخەمە ژێر دراست و لێکۆڵینەوە بەڵام تا لایەنە مادیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ جێبەجێ نەکرێن ناتوانین ئیدەبی بابەتەکان هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە بچین ناکرێ زیاتر گوشار بخەینە سەر کارمەند بۆ ئەوەی ئێمە چکە نەتیجە لە کۆتاییدا نەتیجەیەک و بەرهەمێکی باشمان نابێت لە کارەکانمان دەبێ هەموو شتەکان بەیەکەوە بەساونەتەوە. بۆ بەکارخستنەوەی چێلگە پەلەوەریەکان چ بەرنامەیەکتان هەیە لە سنووری ئیدارەی سۆران نەخشەیەکی گشتیمان هەیە پێداچوونەوەیکی گشتیمان هەیە بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو چێلگە پەلەوەریانە هەموو ئەو شوێنانێک کە چێلگەیان لێکراوە بە دوواداچوونی لۆ بکەین لە ڕووی مۆڵەتەوە ڕێکیان بخەین مۆڵەتیان هەیە یاخود نییانە پێداویستەکانیان چێت تا چەند نزیکن لە ئاوەدانی تا چەند شوێنەکان تەجاوز کراوە هەم وەکو کارێکی موسساتی دەبێت ئەم خەڵکانێک کە خاوەنی ئەو پرۆژانن بە ڕێنماییەکانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو پابند بن جگەلەوەش ڕێنمایی دەرئەکەین بۆ ئەوەی ئەو بە ڕێزانەی کە لەو مەجالەیە ئیشەکەن بتوانن بە تایبەتی مەسلەی پەتا بڵاوبوونەوەی پەتا و کاریگەریان لەسەر کۆمەلگا زۆر وریایانە ئیش لەسەر ئەو بابەتە بکەن هەوڵ دەدەین چاودێری ئەو بابەتە بکەین بە وردی و ڕێکیان نەخەینەوە بۆ دابینکردنی بنەتەوە پەینی چیمیایی بۆ جوتیاران ئامێری تراکتۆر چی ئەکرێتن یا چی کراوە؟ بەحقەت لەو ماوە کورتەی کە من ئێستا دەست بەکار بوومە وەکو بە جەنابتانم وت کۆمەڵە نەخشەیەک و دیدگا و پلانێکەیە بتوانین ئیش لەسەر ئەو بابەتە بکەین و سەپۆرت و دامی جوتیار بکەین لەم ناوچەیە لەگەڵ سەری خۆمانەوە بەردەوام لە هەمش لەگەڵ گفتوگۆ و لە وەکوڵی پەیوەندیدا ئەبین بۆ ئەوەی بتوانین ئەو بارودۆخە چا بکەین کە تا ئێستا نەکراوە لە ڕووی ئامێری کشت و کاڵیەوە بە تایبەتی یەکێک لە شێوازەکانی یەکێک لە نیشانەکانی بەرەوپێشبردنی کشت و کاڵ ئێمە ساڵانە پلانمان هەیە و داوامان لێ ئەکەن نەخشە ڕێگاچیە بۆ ئەوەی یەکێک لە پێشنیارەکانەوەیە ئامێری پێشکەوتی کشت و کاڵی بەکاربێت یارمەتی جوتیاران بدێ بۆ ئەوەی بتوانن ئیشەکانیان بە شێوەیەکی جوانتر بکەن هەڵبەتە بانکی تۆیەکان لە پێشنیاری منە ئەمەوێ لە سنووری ئیدارەی سەربەخۆشەران بانکی تۆیەکان دروست بکەین کە هەندێک شتی کوالیتیمان هەبی بڕاندمان هەبی وەکو باسم کرد بۆەوەی لە داهاتوودا بتوانین ئەو بڕاندانە و ئەو شتە کوالیتیانێک کە لێرە لە ئەو هەوایەکی زۆر ساغ و سەلیمەوە گەشە ئەکەنەوە کۆڵێ فول بیۆ بتوانین جیاوازیان بکەینەوە لەگەڵ ئەو بەروبوومانەی کە کەمتر کە لە دەرەوە کەمتر پشت بە مەوادی کیمیایی ئەو بابەتانە سارخانەیەک هەیە لە باڵەکایەتی و ئیداری سۆران پێویستی بە سارخانەی زیاتریشە چی ئەکەن بۆی بەکار بخرێ؟ بە حقات ئەوە یەکێکە لە هەر پێداویستە گرنگەکان بۆ ئەوەی بتوانین سەپۆرتی بەربوومی کشت و کاڵی جوتیاران بکەین ئەو سارخانەیە تەفعیل بکەینەوە ئیشی خۆی بکە لە ڕووی کارمەندەوە لە ڕووی پێداویستی لۆجیستیکیەوە تەماشای بکەین بزانین
چی پێویستە بۆی بکەن لە بەرنامەمدایە هەنگاو بە هەنگاو کارێکی جددی لەسەر ئەو بابەتەش بکەم زۆر بە تاکید. بۆ ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان ئەم ساڵ فیستیڤالێک کرا جوتیارانیش تا ڕادێک لێی رازی بوون هەوڵەدەن ئەمە بەردەوام بێتن ساڵانە ئەو جۆرە فیستیڤالانە. ئەو فیستیڤالانە هەوڵ ئەدەین شێوەیەکی تر وەربگرێ هەوڵ ئەدەین لەگەڵ فیستیڤاڵی پاییزە لە باڵەکایەتی هەماهەنگێک بکرێت و هەم لە کاتی فیستیڤاڵی ئەو فیستیڤالە پاییزەی کە ساڵانە لە باڵەکایەتی ئەکرێ بوو تێدابوونێری تێک لە ناو سروشتی زوانی ئەو سنوورە ئەکرێت لە هەمان کاتیشدا لەگە فیستیڤالەکە بەرهەمە خۆماڵیەکان لە ناو سروشتی زوانی باڵەکایەتی پێشکەش بکرێن و خەڵکێک داعم بکرێت بۆ ئەوەی شتە جوانەکان بێنە پێساوی خەڵکو و بەتاکید وەزارەت هەر کشت و کاڵنێ سەرچاوەکانی ئاویشتان هەیە بۆ سەرچاوەکانی ئاو ڕووبارەکان یا دروستکردنی بەندا و پۆند ئەمانە هیچ بەرنمەیەک هەیە؟ ئێمە لە بەرنامەماندایە چەندە بەڕێوەبایەتی تایبەتی خۆیان هەیە بەڵام ئێمە وەکو پێشنیار هەوڵ ئەدەین بەردەوام بە حکمی ئەوەی بابەتەکان هەموو بەیەکەوە بەستراونەتەوە پێشنیار بکەین لە کۆبوونەوە گشتەکانە لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر و بریکاری وەزیر و لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکانە پێشنیاری ئەو بابەتە ئەکەین کە لەو مەجالەیەوە پرۆژەی بەنداوی بچووک بکرێ پرۆژەی جۆگەی ئاودێری بکرێ سەپۆرتی ئەو شوێنانە بکرێت کە بە ئامێری بۆ نمونە وەکوڵێن غەتاس یاخود پاڵنەری ئاوکە ئەو شوێنانێک کە دوورن لە ئاوە بە شێوەیەک لە شێوەکان ئاویان بدەینێ و بتوانین چکە نمونەمان هەیە لە سنووری حاجووەمەران خەڵکێکی زۆر توانێت و ئیسیفادە لەو بابەتەیە بکە وێ ئێمەش ئینشاءڵڵا هەوڵەدەین بە شێوەیەکی گشتی یارمەتی هەموو شوێنانە بدەین هەموو جوتیارانە بدەین کە ئەو کێشەیان جوتیارێک داوا ئەکا لە باڵەکایەتیاڵێ تا پشکنینی تاقیگە هەبێتن لە تاقیگاکان بۆ خاک و زەویت ئاخۆ چ زەویە گونجاو بۆ چاندنی بەرهەمێک دارێک ئەمە بە پێویست ئەزاندرێ؟ ئەوە زۆر پێویستە بە تایبەتی لە بەداخەوە لە سنووری بەڕێوەبایەتی گشتی کشت و کاڵی ئیدارەی سەربەخۆی سۆران بە حکمیەوەی کە بابەتی کشت و کاڵ بە شێوەیەکی گشتی ئیحتیمامی پێ نەدایە ئەوەیان خاڵی دومی بە حکمیەوەی کە ئێمە نوێین بەڵام وەکو باسم کرێن ئێمە هەوڵمان داوە لە بەرنامەشماندایە لە پلانماندایە کە تاقیگەیەک هەم بۆ خاک هەم بۆ ئاو یعنی تەنها خاک بەتەنێ بەسنێ بەڵکو ئاویش لەوانەیە ئاوی مەوادی وایتیابی بە کەلکی ئەو بەرومە کشت و کاڵیانە نێت کە ئێمە ئەمانەوێ پێیان ئاو بدەن یاخود بۆ نمونە جوتیارمان هەیە لەوانەیە 5 ساڵ 6 ساڵ تەمەنی خۆی لە تەمەنی خۆی بە فێڕۆ ئەدا بە خێوکردنی باخچەیەک لە کۆتایی دابینی باخچەکە هیچ بەروبوومینی ئەوە نەتیجەی سێ نەتیجەی ئەوەیە کە هیچ ئیحتیمامێک بەو تێستی خاک و بە مختبەر و بۆ بابەتە زانستیانە نەداوە کە پێویستە ئامادە سازی بکرێت لە پێش دەست بەکاربوون یاخود پرۆژەدا کامەران دو پرسیاریم لەسەرەوە بێستا پەڵەی داوەکو کردەواری خۆمانەڵێت و وەرسی داچاندنی گەرموجۆ دەستی پێ کردووە؟ بەڵێ لەو ماوانە ئێستا بە تایبەتی کۆمەڵی جوتیار پەیوەندیان پێوە کردومە داوایان کردووە کە یارمەتیان بدەم هەڵبەتە بەنسبەت ئێمە وەکو دیسان ئاماژەم پێدا بابەتەکە بە حکمیەوە ئێمە لە لایەنی مەیدانیەوە هێشتا جوڵەی مەیدانیمان نەبووە بەڵام هەوڵ ئەدەین لەکوێ بزانێن ڕێگای پێویست هەبی وەکو ژێرخان هەم بە ژێرخانی وڵات هەسابە ڕێگایان بۆ بکەینەوە هەمیش هەوڵ ئەدەین تا ڕادەیەکە ئەوی لە توانای ئێمەدا بێ کە یارمەتیان بدەین بۆ ئامێری کشت و کاڵی بۆ جووت و بۆ ئەو بابەتانە ڕێگا ئاودێریەکانیان بۆ ئاسان بکەین ئینشاءڵڵا لە داهاتووشی نێزیکدا ئەبینە خاوەن بەرهەمێکی وای خۆماڵی کە بتوانین بڕاندمان هەبێ بتوانین لایەنی تەندروستیەوە زۆر جیاواز بێ و لایەنی کوالیتی هەڵبەتە کوالیتی بابەتەکانمان جیاوازکەینەوە ئەوە بەرنامە و دیزگای ئێمەیە زۆر بابەتی دیکەش هەیە کە ئەمانەوێ قسەی لەسەر بکەم بەڵام هیوادارم لە دەرفەتی تر ئینشاءالله کاکەمەڕان سپاس بۆ تۆکەوە لەو دەرفەتە لەگەڵمان بووی سەرچاومان بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ کامەران حوسێن مامەن بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سۆران تا لە دیدارێکی تر پێتانەگەینەوە کاتێکی شات خێر بێن سەرچاومان